بەتەکیید موچە ناردن بۆ هەرێمی کوردستان خێر نییە بە هەرێمی کوردستانی بکەن ماف و ئیمتیازات حەقی خۆمانەوەکو هەرێمی کوردستان و داوای کۆمەڵێک ئیلتیزاماتیان کردووە ئیلتیزاماتەکانمان جێبەجێ کردو لەسەر هەناردینەوە دەستی پێ کردوتەوانێ مەسلەی داهاتی ناوخۆیە یاومانە مەسلەی میزان مراجعەیە هەموو مانگێک لە کاتی خۆیەچێت لیستی موچەیە هیچ پابندیەک نەماوە هەرێمی کوردستان جێبەجێ نەکردوێ ئەوەی ماوەتە عێراق ئەبێت بەپێی ڕێکەوتنەکان بەپێی قانونی موازنە بودجەی موچەی هەرێمی کوردستان بنێرێ و تا ئێستاش کە نەیان ناردووە بەڕاستی غەدرێکی گەورەیە مێپسێکێکە لە دیدارە هەرە گرنگەکان کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاستی عێراق و ناوچەکە کاریگەری و گرنگی خۆی هەیە ئەمە بۆ جاری شەشەمە مێپس ئەبەسترێ لە دهۆک هەموو لایەکۆ ئەکرێتەوانێ جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان خۆی سەرپەرشتی ئەم دیداراکە و دیدارێکی زۆر گرنگە بێ ئەم جارە بە تایبەت چونکە میوانێکی زۆر تایبەت لە سەفیری وڵاتانی نێودەوڵەتی لە حکوومەتی عێراقی کە لە ئاستی ڕێیزوزەرا و بەشێکی زۆری وەزیرەکان بەشێکی زۆری سەرۆکی کوت لە سیاسەکانی عێراق بەشداریەکە و لە هەرێمی کوردستانیش جەنابی سەرۆک بارزانی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرە بەڕێزەکان و زۆرێکی کە لە قیاداتی عێراق و هەرێمی کوردستان بەشدارە بن و لێرە لەسەر مەسلەی ئاسایش و سیاست و هەموو کۆمەڵێک لەو پرسە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باسەکرێ بە تایبەتی ئێستا کە هەڵبژاردننی عێراق تەواو بووە باسی دوای هەڵبژار دەکرێت پێکێنانی حکوومەتی داهاتی و عێراق لەسەر چه ئەساسێک ئەبێ بنیاد بنرێ و بە تەکید ئەمڕۆ جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق دیداری تایبەتیە بێت کە لەسەر دوای هەڵبژاردن قساکرێ و هەرە پرسە گرنگەکە مەسلەی بودجە و موچەی هەرێمی کوردستانە و ئەو چوار موچەی کە ئەم ساڵ ماوە لە 2025 یەکلا بکرێتەوە لەگەڵیانە چونکە ئەو مافی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی هەموو ئیلتیزاماتەکانی خۆی لەسەر مەلەفی نەوت و داهاتی ناوخۆ جێبەجێ کردووە.